بێگومان ئەمە گەورەترین بەهایە لەلایەن جەنابی سەرۆک بارزانی و وەسفی ئافرەتە کرێەوە درێتە پاڵ ئافرەتانی ئێمە و ئەوە دەرەخاکە شیان و توانا و لێهاتووی سەلیقەی ئافرەتانی مە هیچی کەمتر نییە لە توانەکانی پیاو و ئافرەتیش وەکو مرۆ لەلایەن پارتیمان و لە وجهەت نەزەری جەنابی سەرۆک بارزانی ڕێزێکی گەورەی لێ گیراوە و بە تایبەتیش ئەمە وەکو میراتێک یا وەکو کەلتورێکی سیاسی جواکی لە سەردەمانی شێخانی بارزان و جەنابی بارزانی نەمرتاوەکو ئێستا سەردەمی جەنابی سەرۆک بارزانی بۆمان ماوەتەوە ئەوە میراتێکی سیاسی گەورەیە و لە ئایندەش ئیشی گەورەتری لەسەر دەکرێت لە هەرێمی کوردستان و لە نێو پارتیدا بە تایبەت ئافرەتانێکمان هەن کە خاوەن توانای جۆراوجۆرن خاوەن پسپۆری و شیانی جیاوجۆرن ئەتوانن لە کایەکانی لە هەموو ئەو کایانەی کە هەیە ئەتوانن ڕۆڵی خۆیان تیا بجێڕن و بە دڵنیایەوە ئێمە وەکو پارتی و سەرکردایەتی ئێمەوە بە تایبەتی جەنابی سەرۆک بارزانی پاڵپشتێکی مەزنی ئافرەتانە بۆی کە ئافرەتان بە ئامانجەکانی خۆیان بکەن بتوانشان بەشانی پیاوان ڕۆڵی خۆیان لە کایەکانی کۆمەڵگا بجێڕن و پاڵپشتێکی مەزنی ئافرەتانیشە بۆەوەی کە ئافرەتانی مە بپڕژێنە نێو دام و دەستگاکان بتوانن لە ناوەندەکانی قەراری سیاسی و ئابووری و تەنانەت ئەمنیش وەرە تەنانەت لەشکریش نێزیک ببنەوە نیەشێک بن لە بڕیاردەرانی ئەو ناوەندانە.